ناوی خوای بخشندەی میهرەبان الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕێزداران مسلمانە خۆشەویستەکان، لە زنجیرە باسەکانی قەدەغەکراوەکان ئەمڕۆ باسی ئەوە ئەکەین کە پێویستە ئینسانی مسلمان خۆی لە دوعای ستەم لێکرا و پارێزێ. اتقی دعوة المظلوم. خۆشەویستانم، ئەگەر تەماشای حاڵوباری خەڵک بکەی ئێستا لە سەرزەویە، ئەبینی خەڵکێکی زۆر ستەم ئەکا. زوڵم و ستەم زۆر بڵاو بۆتەوە لە ناو خەڵکە. هەر لە ژیانی حیاتی خێزانی یان تاکەوی فەردی خۆمان، هەتا ژیانی خێزانی، هەتا ژیانی کۆمەلگاکەمان، هەتا وەکو دەوڵەت و وڵات، هەتا وەکو موجتەمەعی کۆمەلگای نێودەوڵەتی، لە خودی خۆمانە خەڵکێکی زۆر ئێستا حالیان زوڵم لە خۆیەکە. لە خودی خۆمانە خەڵکێکی زۆر هەیە ئێستا حالیان نوێژ ناکات. خۆی بۆ خۆی نوێژ نەکردن ئەمە نەکبەتیەکە، یعنی بەڕاستی دلیلەکە ئەو ئینسانە زوڵم لە خۆی ئەکا. خەڵکێک هەیە ئێستا عەرەقە خۆ، لەوانەیە حاڵی مادیشی زۆر زۆر خراپ بێ، بەڵام عەرەقە خوا، تلیاکە کێشێ، نەرگیلە ئەکێشێ، جگەرە ئەکێشێ، زرام هەیە ڕۆژانە 1000 دیناری نییە دەری 1000 دینار دەرناکا، بەڵام ڕۆژانە چەند هەزارێک لەم لاو لەولا پەیا ئەکا و لە مناڵی و لە کوڕی و لەم لاو لەولا و قەرز و ئەمانە ئەیدا بە جگەرە. و ئەنواع و ئەشکاڵ زوڵمی شەخصی وەکو فەردی لە تاکە کەسی خۆمان ئەکەین. زوڵم لە ژن، خەڵکێکی زۆر هەیە زوڵم لە ژنەکەی ئەکا. ژنی زۆر هەیە زوڵم لە پیاوەکەی ئەکا. خەڵکێکی زۆر هەیە ئێستا لەسەر زەویە زوڵم لە ماڵ و مناڵی خۆیەکە، لە ئەولادەکانی خۆیەکە، کوڕی خۆی ڕۆڵەی خۆین زوڵمیان لێەکە. و نمونەشمان زۆرە، من حەز ناکەم تەفاسیلەکە بابەتەکەمان باسی خۆپاراستنە لە دوعای مەزلوم، بەس هەر وەکو سەرەتایەک، یعنی بیزانین خەڵکێکی زۆر هەیە زوڵم لە دایکی ئەکا لەبەر خاتر ژنەکەی. خەڵک هەیە زوڵم لە باوکی ئەکا. خەڵک هەیە تاجر و بازرگانە زوڵم لەو خەڵکە فەقیر و هەژارە ئەکا کە لە ژێردەستی ئەوان، یان ئەو شتومەکیان بۆ هێنێ. خەڵکێکی زۆر هەیە زوڵم لە کرێکارەکە. کەسێک لە بەردەستیا ئیشەکە، کرێکارە، پارەکەی پێنادا، لە کاتی خۆیان پێی نادا، مۆزەفی شەکەوێتە ئەو بابەوە. یعنی مۆزەف ئێمە ئێستا کرێکارین لە لای حکومەت لە کاتی خۆیان پارەکەمان پێنادا. ئەوش نەوعێکە لە پارە خواردنی خەڵکی، زوڵمە لە خەڵکی. دەوڵەمەند هەیە، ئیمکانیاتی هەیە قەرزی خەڵک باتەوە، بەڵام نایداتەوە. دوای ئەخا بەبێ بیانوە، هیچ بیانوویەکی پێ نییە، دوای ئەخا لە دائیرەکانی دەوڵەتیشە ئەم جۆرە مۆزەفەکان، یعنی هەر یەکێک و بە شێوازێک ئەنواع و ئەشکاڵ زوڵم لە خەڵکەکەن هەیە. مەسەلەن بۆ نمونە خزمی خۆی ئەخاتە پێشی خەڵکی، حتا تەنانەت لە عیبادەتەکانیشە، لە حەجە، یعنی خەڵک هەیە لە حەجە فێڵەکە، ناوی ئەمە خاتە پێش ئەو، ناوی ئەوە خرێتە پێش ئەم دوا ئەکرێ، یعنی ئیتر ئەنواع و ئەشکاڵ لەو بەزمانش ئەکرێ. یا لە تەعیناتە، ئیسە لە لای خەڵکی هەژارە تەعینات نییە،
بس لجيره وببارا يان بواسطة أنواع تعييناته وخلق تعيين أكري وحال خلق لقل تويا أبو درجة كي لتو كم ترى تعيين أكري أمانها موي ستامن لمولاتي إما أكري إتلا تاك وبقرا حتى أقات دولة ستم أكري طبعا ستميش زور بيسا وواج نزاني تيبر أكا إما لواني من يسا لواني يكيك لإيوا خز من بن مسؤول بم لدائريكا ناوكي خما بيش هر أو دقبن لبيرما بس لسجلي إخوان نسرا ولا الروجي قيامتها أو زلامت دي برانبر موستيتوا خوي بو من لحظيك بلام للاي خوا قم ناوي لواني بو لحظيك تولاي تو حربات شتيكي آسايا أما خيتا بيش أو بس تو عائلية تويرانكي لواني ببي تمايي أوي كوام مالك لبندر بيني للريشة دري بيني بيك توقيعك ألم ماوا مسؤوليتك كمشي لدائريك ظلمێکی کردبوو بەناو ناسیاری و کەسێکی خستبۆ پێش کەسێکی تر يعني هەر وەکو چۆن بڵێ واشی هەست کردبوو کە زوڵمی نەکردووە طبعا کارەساتێکی قەوماندبوو خۆی پێی نەزانی دوای طبعا ساڵ و شتێکە تێپەڕی کرد ڕۆژێکیان ئەو مەزلومە بە منوتی لە شوێنێکا گەیشتین بە یەکتری بە منوتی توخوا بەو بڵێ با هەر بزانێ بۆ دنیا و بۆ قیامەتی کە چی زوڵمێکی لە من کردووە ئەو خۆی پێی نازانێ ئیتر منش بانگ کردم لاوتم تۆ ئاگات لێتی ئەم برادەرە تۆ زوڵمێکی ئاوات لێکرد ڕۆژێکیان حەقێکی بوو حەقەکەیت پێشێل کردوویەکی ترت خستە پێش بەس لەبەر خاتری زوان درێژی ئەو زەلامەیان لەبەر خاتری واستەکاری هەندێش بەخوا من نازانم بەخوا ئەو هاتە لام ئەو خۆی وە مەزلوم دەربڕی و بۆ خۆی من دەیوتم مەوزوعەکە ئاوای بەسەرا هات هەموویم بۆ شەرح کرد یعنی زۆر پەشیمانە بوو لەوێ زۆر اعتزاری کرد بەڵام تازە شتەکان تێپەڕی کرد تازە زوڵمەکە کرا حەقەکە خورا مەزلوم خراوە ژێر زاڵم خراوە سەر تازە ناگەڕێتەوە وەزعەکە بۆیە زوڵم زۆر پیسە خوای گەورە لە قورئانی پیرۆزە زۆر هەڕەشە لە زاڵمان ئەدا فەرمێ وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون لە سورەتی شوعەرا ئاەتی 227 خوای تعالی ئەفەرمێ ڕۆژێ دێ ئەو زاڵمانە ئەزانن بە چی شێوەیە خوای گەورە هەڵاو گێڕیانەکاتەوە هەروەها خوای تعالی لە سورەتی قەسەس ئاەتی 50 ئەفەرمێ إن الله لا يهدي القوم الظالمين خوای تعالی هەرگیز ڕێنمایی گەلانێک ناکا قەومێک و نەتەوەیەک ناکا کە زاڵم مستەمکار بن إنه لا يفلح الظالمون سورەتی ئەنعام ئاەتی 21 هەرگیز زاڵم مستەمکار سەرفراز نابێت و لەو بارەشەوە شتمان زۆرە دەربارەی زوڵم کە چەند پیسە و چەند خراپە بەڵام ئێمە دێنوە سەر بابەتە ئەسڵەکەی خۆمان کە مەزلوم دوعای مەزلوم چەند خەتەرە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەمان ترسێنێ و ئاگادارمان ئەکاتەوە کە دوعای مەزلوم دوعای ستەم لێکراو چەند ترسناکە ئەفەرمێ لە حەدیثەکە اتقي دعوة المظلوم وإن كان كافرا فإنه ليس دونها حجاب ئەفەرمێ خۆ بپارێزە لە دوعای ستەم لێکراو ئەگەر چی کافریش بێ سبحان الله ئەگەر چی کافریش بێ چونکە لە بینی ئەوە و لە بینی خوایە هیچ پەردەیەک نییە حیجاب نییە پەردە نامێنێ مادام ئەو مەزلومە با کافریش بێ لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دعوة المظلوم مستجابة وإن كان فاجرا ففجوره على نفسه دعوتي يعني دعاي نزاي پارانەوەی ستەم لێکراو وڵام دراوەتەوە لەلایەن خواوە حتى با كابرا تاوان باریش بێ يعني قصدمان كابرا لەلایەنێکی ترۆ تاوان بارە يعني کابرایەکی خراپەکارە عەرەخۆرە فاجر کابرایەکی زیناکەرە خوا پەنامان بدە کابرایەکی ئەمانە هیچ تەئسیر لەوە ناکات کە ئەو ئەگەر مەزلوم بێ دوعاکەی لای خوا وەرگیراوە لحديث كتاب يا غمر صلى الله عليه وسلم فرمي اتقي دعوة المظلوم
فإنها تحمل على الغمام بسر هوركان ويا. يقول الله عز وجل خواهي قولا فرمي وعزتي وجلالي بعزته قسم بعزته جلال قوري خوم لأنصرنك ولو بعد حين سرت خم اگر توزيكيش دواي بخم سرت خم دنيا بأي مظلوم سرت أخم. لحديث كتاب پیغمبر فرمي صلى الله عليه وسلم افرمي خوتان بپاريزن لدعاء استملك راو فإنها تصعد إلى السماء كأنها شرارة وك هورا بروسكت شون خيرايا اواب سريعي برزبته ولا إخوة تعالى. لحديث تراها تو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم سي دعاء هيا قماني تيانيا ورقيري وناقريته وبهيت شوازي يك دعاء استملك راو دو دعاء مسافر الربوار سي دعاء باوك ودايك بو أولاد كانيان. جال بر او خوش يسكانم ابي ما حاول بدين حتى اتوانين خومان بپاريزين لدعاء استملك راو وخومان بپاريزين لستم براينا ستم خوي تعالى لقرآن افرمي استمكار زور جار اقاي لخوي نيه يعني زور جار سبحان الله وازاني غير شتكان زور جار خوي قولت تاخيريكا بو امتحان كردنا تاخير كردنكا بو تاقي كردنوية بويا كابراي ظالم وازاني خوابي آقايا نعوذ بالله. جاء خوي تعالى امان ترسيني افرمي ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون انما يؤخرهم ليوم تشخص فيه الابصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد اليهم طرفهم وافئدتهم هواء. افرمي وانا زاني خوي تعالى باقايا للظلم استمكاران بلكو خوي قورد دواي اخاب روجي كبراسي روجك زور سامناك خلقي هموي تشاوان ابلق بو خلقي همو لها ناس زيادة ناتوان فزبكن الا باذن خوي قوربي نبي لو روج الزمان كان دا اخرين دم دا اخري خوي تعالى دواءك لأن مكاني لا شبين جواو خوا افرمي زوان تو بير جواو خوي تعالى افرمي دست تو بير جواو خوا افرمي تشاو تو بير جواو يعني أن مكاني لا شد بيستكد ديت جواو بوي لو روجه هيج مجالك خوا بو او روجه دوايا خا وجاري وهي هر للدنيا شا خوي تعالى والله ميداتو لبر او براينا لحديث قدسي شهاتو بيغمري خوا صلى الله عليه وسلم افرمي خوي تعالى فرميتي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. أفرمي من ظلم لسرخهم حرام كردو خوي تعالى أفرمي يك ظلم يك لا إخوان أكري إن الله ليس بظلام للعبيد يك ظلمك يك ستمك قردي ليك خوي قوريك لنا وكاني العدلة هيج ظلم لا إخوان قورنا أكري بحيج شوازك لا ينخواو دي افرمين لسر ايوش حرامم كردوه ظلم ليكتري مكان خوش ويسكانم بيش اوي باسي يكدو چيروكتان بوبكم لم باريوا حزكم اوتان عارز بكم كالظلم ديواني ظلم للاي خوا ديواني كي تايبتي يعني سجلي كي تايبتي للاين خوا وهي بو ظلم سي جور ظلم مان هي يعني او ديوانا او سجل اكري بسيغش سجلك لبرداي تانية بحيث شوازي خوفنا من ذا يا رب العالمين ظلمك هي لبرداي تانية إلا توبة نبي لبردني تانية قطعا إلا توبة أبيت معي أويك أو سجلة بسريتها أبيش سجلي ظلمي شرك إن الشرك لظلم عظيم تو بو خوا هاو تابا يابكي شريك بو خوا قرار بدي اگر هر کسی هاو بشو شريكي بو خوا قرار دا قورترين ظلمي انجام دا ولا دنيا چونك تو حقي خوا ادي بعبدكان حقي خوا ادي بدار وبرد وبشركان
ئەوە گەورەترین زوڵمە لە کوڕەی زەویە ڕوویدا بێ. ئەوە لێبوردەیی نییە ئیلا إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. أو يك بشي دوهمي أم سجلة أم ديوانة دیوانێکە خۆشەویستەکانم خوای تەعالا هیچی لێ بەجێ نایەڵێ ئیلا ئەبێ حەقەکەی بکەیتەوە. ئەویش زوڵمی عەبدەکانە لە عەبدەکان. زوڵمی عەبدەکان لە عەبدەکان براینە لێبوردەی نییە ئیلا ئەبێ حەقەکە بدەیتەوە. ئەگەر لە دنیا ئەو حەقە نەدەیتەوە لە قیامەت لێت ئەسێنرێتەوە. زوڵمی عەبدەکان لە عەبدەکان. پیغمبری خوا صلی الله عليه وسلم لحديثك أفرمي من كانت عنده مظلمة لأخيه فليتحلله منه اليوم. أفرمي هر كسي ظلمي لكسي كردوا بستي زوي داگير كردوا توزي بارو مالي داگير كردوا حقكي خستوة الدعاء. المهم با أمرو لدنيا بروا حقي بكاتوا داواي لبردني ليبكا با أو كسلي خوش ببي قبل أن لا يكون دينار ولا درهم. بيش أو الروج يبيع دينار ودرهم قيمتي نية. يعني يا سلام دنيا أجر من ظلم يكم لا توكر دويه لواني بدينار ودرهم بتوانم قناعتك فيبكم. لواني بدينار ودرهم بتوانم قناعتك. أمر دينار ودرهم دورة بيني يس قيمتي هي بس للروج كاتي هيج قيمتي كينية براينا هبي سوبينجيكا زماني صدام قيمتي ما لغو متواو إتر حزيئكي پر أم خانو بسو پێنجی بێرە قيمتي نية. أم پارە ئەگەر لغو بێتۆ قيمتي نامێنێ جا پێش ئەوەی قيمەتەکەی نەمێنێ تۆ فریای خۆت بکەوە. إن كان له عمل صالح للڕۆژێکە دێت لەو ڕۆژە زوڵمکردن ئەزانی بە چێ بەبیدەیتەوە بە عەمەلە صالحەکان. ئەگەر عملی صالحت بێ ئەخرێتە شوێنەکەی ئەدرێتە ئەو کابرایە. مەسەلەن تۆ ساڵێ نوێژت کردووە ساڵە نوێژەکە ئەدرێتە ئەو کابرایە کە زوڵمت لێ کردووە. تۆ مانگێک کامل بە ڕۆژوو بووی ئەدرێ بە کەسێک کە زوڵمێکت لێ کردووە غەیبەتێکیت کردووە بوختیانێکت بۆی کردووە. زۆر مشکیلەیە براکانم. وإن لم تكن له حسنات أي أجر شاكت نبو جاري وایە چاکەکانت نامێنێ ئەوانە ئەدرێتە ئەو چاکت نامێنێ. أخذ من سيئات صاحبه فحمل عليه. لە خراپەکانی ئەو تێرن ئەیخەنە بان سەر تۆ ئەیخەنە سەر کۆڵ تۆ خوا پەناماندا. ئەمە بەشی دووهەمی دیوانەکەیە. ئاخر ئێمە وتمان دیوانی زوڵم دیوانێکی تایبەتیە لە قیامەتە. بەشی یەکەمی بۆ ئەوەیە کە لا يغفره الله أبدا. بەشی دووەمی ئەوەیە کە هەرگیز تەرک ناکرێ. بەشی سێهەمی زوڵمی خۆتە لە خۆت. گوناحێکت کردێ خۆت زوڵمی خۆتە لە خۆت. گوناحێکت کردێ بەینی خۆت و خوا. گشتمان گوناحمانەیە کەس پێمان نازانی. گوناحێلێک ئەگەر ئێستا ئەلێراکە لە تەلەڤیزۆنێک ئەلێراکە تەلەڤیزۆنێ دانین لێی بدرێ هەموو سەرەخەینە خوار. ئەم سرە بەرزەوە بەرزێکەینەوە ئەم لوتەوە هاوە ئەیبەینە ئاسمانە هەموومان ملکە چەکەن و سەرەخەینە خوار. ئەو عیبانەمان ئەگەر لێ بدرێ بەڵام ئیشێ بکە لە ڕۆژی قیامەتە لێی نەدرێ. لە ڕۆژی قیامەتە ئەزانن یعنی تەلەڤیزۆنێ دێنن ئەوەنە گەورەیە هەموو بەشەریەت ئەیدونێ هەرچی عەمەل هەیە لەو ڕۆژە لێ ئەدرێ هەرچی کردەوە هەیە لەو ڕۆژە لێ ئەدرێ هیچ کەس ناشارێتەوە ئیلا مەگەر کەسێ خوا بۆی بشارێتەوە ئیلا مەگەر کەسێ لە دنیا خۆی شاردوێتەوە و داوای کردوێ خوا لێی خۆش ببێ. دەی هەر کەسێ لەم دنیا شاردوێتەوەی داوای کردوێ لێی خۆش بێ خوا لێی خۆشە بێ. بۆیە بەڕێزانم با توخوا ئاگامان لە زوڵم بێ. دوو چیرۆکتان بۆ ئەگەڕمەوە حقیقەتە چیرۆکی یعنی خەیاڵی نییە لە خەیاڵی خۆمانەوە دەرمان کردبێ بەڵکو چیرۆکی حەقیقین کە ڕووی داوە دەربارەی مەزلوم. یەکێک لە زاڵمەکان خۆی ئەیگەڕێتەوە پاش تۆبەکردنی
ألي استدمت من رجل مبلغ 200,000 ريال من أجل إتمام أحد المشاريع. كابرايك توسط 1000 ريالي لزلام يكسن، طبعا ما السعودية هدو تشيروك كمان خلقي سعوديا 200,000 ريالي لكابرا يكسن بو مشروعك دواي اويك كاتي طبعا ما بقرض سندي، اما اصلا ما بس اويش نبو كخيري شباتي عرب قرض دواي اوي ايشا كي تواو كرد كابرا هاد دواي باركي كرد لموعد خويا وحضر الرجل للمطالبة بحقه ولكني قمت بطرده. كابرا اونا جيوك حاجي علي سقيا جي سقيا رم حاجي علي دفتري كم بو بينك هي او دكان وشتتانا حاجي عليش فقيله دفتري دين سقيبه من يا ما يتري دم ولا كنت برك اي خوم الم كي على بين مانا شايتت كي كون على بابا ما موسى منو تو اصلا من بزرور نزاني شايل لبين منو تو يا ابي كاك درش ودرو برك سشي فيها كم دريكم دور لاو وانكرت انه اعطاني شيئا انكارا كنت اصلا دينارك كم نداو وخاصة أنه لم يأخذ مني أي إثبات، يعني هيك نسراوك لبين معنا نبو. يقول كابرا خوي باسيكا لم أكن أعلم ما ينتظرني بسبب ظلمي، فبعد مضي 3 أشهر دواي سيمان بو كابراي مظلوم زور كابراي مظلوم يسر روش بالروش بتمائي وبو خوا حكيم كاتوا بس خوا سيمان دواي خص دواي سيمان عليه خسرت صفقة بقيمة نصف مليون ريال عليه ليك كاتا صفقية كم كرت 2 مليون ريال مجالك عن تياتشو نكت دوسطك او سياساتي ترشم تياتشو لقاليا. ومنذ ذلك اليوم لو رجب دعوه والخسارة تلازمني بردوام من خسارة ما كرت ولقد نصحني زوجتي الله خيزانا كم نصيحتي كردن بإرجاع المبلغ ورده إلى صاحبي وتي كرة مبلغك بورو بدرك خاونك بازياتر من بسراني عليه بلا من كبر وتكبر مجالي ندام اللوتم إن كل النم دابي جون نداوى يعني جنكم. لم أستمع إليها وتماديت في المكابرة حتى خسرت أعز ما أملك. الله عزيزترين شتم لدزدان ليك الرجاء سيكرم روشتن بوشيني الله سيارة كان ورقي راح حرسي كان تياشو شوار كوري هي يكي كان حوصالان او كان ترقوران الله جنازه هرسي كان بيك جهات دردقاق ألا الله مجبور حالتك أمننا رحت بولا سرم. خسرت 3 من أبنائي في حادث سير أثناء عودتي من السفر. يقول وأمام ذلك الحدث الرهيب ألم حالتك ترزانيم قررت وبدون تردد يكسر بالريارم دا وببدو ضلي إعادة الحق لصاحبه يكسر روشتم بولاي كابراو دو صوتم بالا مزياترم بسرانه تنها منا كوريكي حوت صالان ما با اويش من دز خيزانك او اويش من دز درناچي الله بپلر روشتم باركم داو كابرا. اما نمونيه كم نموني دوم خوش يسكن كابرايك اويش هر كابرايك السعوديه ضابطيك اي ريتوا الله بس يواكا كضابط بو ولا نقيبش طبعا كابراك هناك اجريتوا مساله كباسكات الله روجي كان ديار لخفرياتا ابي ام زلامه الله روجي كان تلفون من بكره وكان حادثه رويدا لبردني وكالتي وكالي سياري بي ام للسعوديه الله اللي لبردمي وكالك حادثه رويدا سياريك دايل زلامه يكسر زلامتش جاني درشوا وسيارك الراي كردها على المهم كان ساعاتي كيف انا شو كابران قرد بوليس قردي كابران هنا دعي سيري اوراق وموراقي زلامه كمان كرد سير ما كرد ام زلامه بو ايش هاتوا حالي فقير وبو ايش هاتوا لو وكاله على اساس وكاله بي ام اللي ايشكي دسكوي الله جنازه كابرا من يلا ولا يخوان بولكو خاوني بيت كسيك بيت بدوايا الله دو هفته للا من ما وكسنا هاد لسلاجه دا من دو هفته كسنا هاد دو هفته كان مجبور رويشتين سيري جيفاني ما كنت بزانم تلفوني كي مالي امانه الله تلفوني ورقيك ما دوزيو تلفوني كي تيابو هي مالويان
تەلەفۆنم کرد بۆ ماڵەوەیان ئافرەتێک هەڵیگرت ئافرەتەکە پرسیارم لێ کرد وتم تو چی ئەوی من خێزانیەوەم وتم پیاوەکەت بۆچی دەرچۆتی بۆ ئیش دەرچۆ بۆ کاسبی دەرچووە 2 هەفتەیە ئەخباری نازانین ئەڵێ هەرچیم کرد طبعا باسی ئەوەی کرد کە خۆی و 2 مناڵی هەیە ئەڵێ پرسیارشم لێ کرد وتم هیچ وەکو بڵێ مناڵت هەیە وتی 2 مناڵم هەیە لە پیاوەکەم بۆ لە کەم دەستیە پیاوەکەم دەرچووە 2 هەفتەیە ئەخباری نازانم ئەڵێ هەرچیم کرد نەمتوانی خەبەرەکەی بدەمێ هەرچیم کرد پێم نەمتوانی ئەڵێ 2 ڕۆژ کامل تاوتوی خۆمە کرد چۆن ئاگاداریکەمەوە ئەڵێ ناچار بووم دوای 2 ڕۆژەکە تەلەفۆنێترم بۆی کردەوە خەبەرەکەم پێدا ئەڵێ زۆر گریا ئافرەتەکە ڕجام لێ کرد یەک بێت جەنازەی مێردەکەی وەربگرێ ئەڵێ وتی وەڵڵاهی کەسمان نییە تەنها مامێکی هەیە ئەویش لە شارێکە کردورە لەو شوێنەوە و بینیشی لەگەڵ مامێ تەواو نییە بینیان تێک چووە على العموم ئەڵێ هەرچی ئیش و کار جەنازە بوو کردمانوو لەگەڵ بڕێک لە کەسانی خێرخوازە ئەڵێ جەنازەکەمان بردەوە و دوای ئەوە کە ئیشەکە گەیشتە مەحکەمە ئەڵێ کابرا دیەکەوتە سەری یعنی ئەبێ خوێنی ئەو زەلامە بدا ئەڵێ کابرا ئینکاری کرد وتی من هیچ توانایەکم نییە هیچم نییە تا خوێنەکەی بدەم هیچم نییە ئیمکانیاتم نییە ئەڵێ دوای 3 مانگ ئەم کابرایە توانی لە مەحکەمەیەکەوە بە 2 شایەت وەرەقەیە بێنێ کەوا ئیمکانیاتی نییە و هەر کاتێ ئیمکانیاتی هەبوو خوێنەکەی ئەدا ئەڵێ ئەم مەوزوعات تێپەڕ بوو مەجبور چار نەما ئەڵێ حاڵی ئەو ئافرەت و ئەو مناڵانە زۆر خراپ بوو ئەڵێ لەگەڵ بڕێ خێرخوازا و بڕێ جەمعیاتی خێریە توانیمان معاشێکی بۆ ببڕینەوە چۆن بێ ژیانی بڕاتە سەر ئەڵێ ڕۆژێکیان لە دائیرە بووم من و 20 زابط ئەڵێ تەلەفۆنێکریا لەناو ئەم 20 زابطە قەدەرەن من تەلەفۆنەکەم هەڵگرت عینەن ئەو حادیسەکەی تر ڕۆژی پێنجشەممە پێشی مەغریب بە تۆزێ ڕوویدا بوو ئەڵێ 1 ساڵی بزەبت تێپەڕی کرد ڕۆژی پێنجشەممە پێش مەغریب تەلەفۆنێکم بۆ هات ئەڵێ وتی حادیسەی ڕوویداوە لە بەردەمی وەکالەی BM لە بەردەمی وەکالەی BM حادیسەیەک ڕوویداوە بۆ خۆتان بگەنەوە منش بۆ تەحقیق ڕۆیشتم تەماشام کرد کابرا یەکسەر مردووە ئەڵێ دەمچاو و لاشەی واتێک چی بوو نەناسرایەوە ئەو حادیسەیە ئەڵێ پاش ئەوەی کە ئەوراق و مەوراقیمان دەرکرد ئەڵێ لێرە مفاجعەکە ڕوویدا سبحان الله ئەڵێ زۆر سەرم سوڕما تەماشام کرد کابرایەوە دایە لەم زەلامە دوای 1 ساڵ نفس حادیسە والله ئەڵێ ئەممەنە کاریگەری تێکردم ئەممەنە تەئسیری تێکردم ئەڵێ 3 جار 4 جار ڕۆیمە شوێنی حادیسەکە حتا قیاسمە کرد لە بینی ئەو کابرای ترا کە لەو شوێنە کوژرا چەندێ مەسافەکە بینی بۆ وەڵێ 5 متر بینی بوو ئەڵێ بەڵام سەیری ئەوراقیم کرد ئەوراقی ئەم چییە هاتووە بۆچی بوو ئەم وەکالە هاتووە سیارەیەکی تازەی 0 ڕابکێشێ لەو لای شۆپارەی ئەو ژنە فەقیرەی خواردێ بە ناوی مەحکەمە یعنی ئینێکی واستە ئەڵێ بۆیە منیش خۆم بووم بە شایەت ڕۆشتم بۆ مەحکەمە و حاکمم ئاگادار کردەوە لە حادیسەکە بە کاملی بۆیە دوای ئەوەی کە کابرایان با بڵێنەوەی کە دابووی لە ئەم زەلامەی دووهەم ئەڵێ بانگیان کرد تا کابرایەکی زۆر دەوڵەمەند بوو ئەڵێ یەکسەر خوێنەکەیدا و حاکمیش بڕیاریدا یەکسەر ئەم خوێنە بدرێ بە ئافرەتەکە بۆیە بڕێزان ئینسان وا نەزانێت کاتێ زوڵمەکە خوا بێ ئاگایە وەقەتیش گومان وا نەبین کە دوعای مەزلوم تەئسیر و کاریگەری نییە واللهی دوعای مەزلوم کاریگەری هەیە واللهی خوای گەورە مەزلوم سەرەخا ئەگەر چی تۆزێکیش دوای بخا بۆیە با ئاگامان لە خۆمان بێ با وریای خۆمان بین با ئەو زوڵمانەی کە لە توانامانە هەیە بیکەین نەیکەین چونکە زۆر بڕێ زوڵمەی الحەمدولله خوای گەورە ئێمەی لێ بە دوور خستۆتەوە دەستی ئێمەی پێ ناگەیە بیکەین بەس بڕێکیش ها لە بەردەستمانە با هەوڵ بدەین بە قەدەری توانا خۆمان بپارێزین لەوەی لە ڕۆژی قیامەتە نەفەرێک بێتە بەرامبەری خوای تەعالا بەرامبەرمان بگرێ نەفەرێک بێت بەرامبەرمان بگرێ لەو ڕۆژە کە مەجال هیچی تیان نییە مەجال ئەوە نییە دەرباز ببیت مەجال ئەوە نییە وەکو کابرا واستەیە بکەیت و خۆت دەرخەی
خۆت دەرکەی بەڵکو لەو ڕۆژە هەموو شتێک شوێنی خۆی ئەگرێت و عەدالەتی کامل لەو ڕۆژە جێبەجێ ئەکرێ. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لە زوڵم و ستەم بە دوورمان بگرە. یا ڕەبی خوایە حەقی هیچ کەسێکمان لا نەمێنێ تا ئەو ڕۆژە گەینە لای تۆ یا رب العالمین. یا ڕەبی خوایە بە سەربەرزی بگەینەوە، بە ڕوو سووری بگەینەوە لای تۆ یا رب العالمین. خوایە تەوبەی پاک و جوان و حەڵاڵمان بە نصیب بکە یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین ئیصلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی ئیصلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی خوایە ڕۆژوو تاعەت و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبول بکەی. یا ڕەبی شەو نوێژەکانمان لێ قبول بکەی، دوعاکانمان لێ قبول بکەی، زکرەکانمان لێ قبول بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەگەر کەم و کورتێک لە ڕۆژۆکەمانە هەیە یا رب العالمین خوایە بۆمانی پڕکەیتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کەسانێک هەیە لەم مەجلیسە یان لە دەرەوەی ئەم مەجلیسە کە گویان لەم وتارە ئەبێ، یا ڕەبی خوایە پێویستیان بە دوعای خێرە، من لە جاتی ئەوان لە تۆ ئەپاڕێمەوە خوایە ئەڵێم خوایە دوعاکەمان قبول بکەی. یا ڕەبی احتیاجەکانمان بۆ جێبەجێ بکەی. یا ڕەبی ئەگەر نەخۆشین شیفامان بدەی. یا ڕەبی ئەومان کە نەخۆشە شیفای بدەی، ئەومان نەخۆشی هەیە شیفای بدەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی. یا ڕەبی هەیە قەرزارە قەرزارەکانی بۆ جێبەجێ بکەی، هەیە نەدارە خوایە پێی ببەخشی، هەیە ڕزقی تەنگە خوایە بۆی فراوان بکەی. هەیە یا ڕەبی مناڵی نییە مناڵی ساڵحی پێکەرم بکەی، هەیە حەز لە ژیانی هاوسەرایەتی و پاکێتیەکە خوایە بە نصیبی بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەو پیاوە بە تەمەنانە کە ئێستا لەگەڵ منا دەستیان بەرز کردوتەوە، یا ڕەبی خوایە بە ڕووسپێتی بەیان گەێنی تۆ حوزوری خۆت. یا ڕەبی لاشەیان ساغ بکەی هەتا ئەو ڕۆژەی ئەگەنەوە لای خۆت. یا ڕەبی نیان خەیتە سەر جێگا یا ڕەبی لەگەڵ ئێمەشە یا رب العالمین. خوایە یا ڕەبی ئەوانەی کە گەنجن ئێستا لەم مەجلیسە دانیشتون یا گویان لە موتارە ئەبێ خوایە دەستیان بەرز کردوتەوە بۆ لای تۆ، خوایە بە ئیمانەوە بمانگەڕێنەوە بە لای خۆت. یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە بە بێ ئیمانی قەت نەمانگەڕێنی تۆ خوایە. یا ڕەبی خوایە لە فیتنەی ئاخر زەمان بمان پارێزی. یا ڕەبی لەو فیتنانە بمان پارێزی کە ئیمانمان کزەکە، ئیمانمان لاوازەکە یا رب العالمین. یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە دادپەروەرکەی. یا ڕەبی لە زوڵم بە دووریان بگری. یا ڕەبی ئەگەر زوڵمێکیان لەم ملەتە کردو خوایە وایان پێ بکەی بیگەڕێننەوە. یا ڕەبی خوایە کەسانێک بکەیتە دەسڵاتدار لە عێراق یا رب العالمین، کەسی دادپەروەر بن یا رب العالمین. یا ڕەبی خوایە هەرگیز و هەرگیز کەسی ستەمکار و ظالم نەکەی بەکار بەدەستی ئەم وڵاتە یا رب العالمین. آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين.